بەهۆی بردومانەکانی هەردوو وڵاتی تورکیا و ئێران لە ماوەی ساڵی ڕابردوو زەرەر و زیانێکی زۆر بەربەر و بوومی کشتوکاڵی و ئاژەڵداری و ژینگەی سنووری قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسوور کەوتووە و بەو هۆیشەوە بەهۆی بردومانەکانی تورکیاوە چوار هاوڵاتی لە دۆڵی باڵەیانی سەر بە قەزای چۆمان بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە و هەروەها لە سنووری قەزای مێرگەسووریش دوو هاوڵاتی تر بەهۆی بردومانی فڕۆکەکانی تورکیا گیانیان لەدەستداوە. بەپێی ئاماری ناحیەی سیدەکانیش لە ماوەی ساڵی 2018 سەدان جار دەڤەری برادۆز تۆباران و بردومان کراوە و بەو هۆیشەوە 196 خانەوادە لە ماوەی ساڵی ڕابردوو ئاوارە بوونە و 1350 دۆنم زەویش لە پوش و پاوان و ڕەز و باخی هاوڵاتیان لە دەڤەری برادۆز سوتاوە. بەپێ ئەو ئامارانێکەوە لە دەست ئێمەدان لە ماوەی ساڵی ڕابردوو زیاتر لە 100 جار ئەم ناوچانە بەر تۆباران و بردومان کراوە، هەروە 196 خانەوادەش ئاوارە بووە، جگە لە مەیسوستانی 1350 دۆنم زەوی و ڕەز و باغ و پوش و پاوانی هاوڵاتیان، جگە لەمەش بە ڕۆیشتن یاخۆت کوشتنی 12 سەر چێڵ و بە نزیکەی 15 ئەسب ئی هاوڵاتیان، ئەمەشان زەرەرێکی مادی بەر هاوڵاتیان کەوتووە. جگە لەمەش ئەم تۆباران و بردومانێکەوە هەیە لە ساڵی ڕابردوو تاکو ئێستاش هەر بەردەوامە، ئەگەر بەم شێوەیە بڕۆ 20 گوندی تریش ئەکەوێتە سەر ژمارە ئەو 115 گوندێکەوە لە ڕابردوودا چۆل کراوە. سەرەڕای زیانە ئابووری و گیانیەکان کە بەسەر ناوچەکەدا هاتووە، تەقەمەنیەکان کاریگەری نەرێنی لە سەرژینگەی ناوچەکە جێدەهێڵن و مەترسین بۆ سەرژیانی هاوڵاتیان. بەشێکی زۆری سوتانی پاوان و دارستان لە هەرێمی کوردستان تۆبارانی سنوورەکانە. بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەرێمی کوردستان لەلایەن هەردوو وڵاتی ئێران و تورکیاوە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوت، بەتایبەتی ئەگەر لە بوارە ژینگەکە باسکەین. بەپێی ئەو داتەوە ئامارانی کە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا لەسەر ئاستی هەرێمی کوردستان نزیکەی 1 ملیۆن دۆنم پاوان و دارستان سوتاوە کە بەداخەوە بەشێکی دەستی هاوڵاتیانی تیا بۆ، بەڵام ناوچە سنووریەکانە و شوێنانەی کە وەکو ئاماژەمان پێکرد لە خاڵە سنووریەکانی ئێران و تورکیا و نزیک بوون، بەشێکی وەکارەکە گەڕێتەوە بۆ تۆباران و بڵێن هێرشەکانی ئێران و تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. بەداخەوە دەبێ ئەم کارە چارەسەر بکرێ، ئەگەر بێت و لەلایەن هەرێمی کوردستان شۆنە بێ، دەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی چارەسەرێک بۆ ئەو بڵێن زیانانە بدۆزرێتەوە. تێر هەرێمی کوردستان بەتایبەتی ژینگەکەی نەبێتە سوتماکی نێوان ململانە سیاسیەکان. لە ئێستاشدا سوپای تورکیا زیاتر لە 27 کیلۆمەتر لە نێوخاچی هەرێمی کوردستانە، لە سنووری ناحیەی سیدەکان لە دەڤەری برادۆست. 115 گوندی ناوچەکەش لە ساڵانی ڕابردوو بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکان چۆڵ کراون و 20 گوندی تری ناوچەکەش مەترسی چۆڵکردنی لەسەرا. ناوە ئەو گوندانە بەهۆی شەڕی سوپای تورکیا و پەکەکە گوندەکانیان چۆڵ دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.